من لساڵی 2023 کە دامەزام لە بەڕێت بەخشە لە 2007 بەشی دارستانم جا بۆ تەوانێک کە هەستاوم بە سەوزکردنی شاری سلێمانی لەگەڵ خۆم و ئەو کارمەندە بەڕێزانی کە لەگەڵ مایە بەستاوێکی 50 کەسێوانێ ڕۆژانە کە هەڵدەچین لە وەرزی نەمام ڕواندا لە نەمام ئەڕۆین لە سەجادەکانە زۆر بە ماندووبوونێکی زۆرەوە ئێبڕێنین ئێمە داواکانی لە هاوڵاتیان ئەو نەمامانی کە ئێڕێن هەڵنەسن بە شکاندنەوە یان سووتاننی یان هەندێک کەس هەڵەسێ نەوتە کاتە بنی ئەو دارانە ئەو سەوزایە بۆ هەمووانە نەک بۆ تەنها کەسێک بەڕاستی منەکە ئیبینم و هەموو کارمەندەکانیشمەکە لەگەڵمان لەو بەشی دارستانە ئەو هەستاون بە سووتانی جەزرەکانی سلێمانی بۆ نمونە سەر جەزریکانی کوردەمانە هەستاون سووتانی نزیکەی 25 دارستاوە کولی دارێکی ئێستا بێتە حساب لانی کەمانێ بێت لە هەر بەکڕینەکەی ئەو دارەی کە تەمەنەکەی چۆتە بای 500,000 دینارە بێ و دارەکە سوابای 400,000 دینارە بێت لەم پارەیەک بۆ بە باخێکی خۆش بۆ بە دارستانێکی خۆش وەڵی بۆ بۆنەکان خەڵکیێن بووکێنن یەن ئێرە لە بۆنەکانە سەردانیەکەن خەڵکێکی زۆرێت ئیسفادێتیا لەکەن تەلەبەیەکی زۆرێت سەعیتیاکە ئێمەش ڕێگری لە کەس ناکەین. ئێستا تەنکەرەکان ئێمە هەر هەمی شکاوە کەوتۆ لە ئالێت تەنکەرەکانمان هەمی پێویستی بە سیانەکردن هەیە بەسیانی چاک بەسیانی زۆر لە بۆ یەک تەنکەرەکان کۆنن هی تازەیتیانێک کەمیتە ئەوەی کە تازە بێ هەمووی 4-5 دانی تازەیتە ئیشەکە باقاتەکەی هەموو کەوتووە ئێمەش باخچەیەکی زۆرمان هەیە لە سلێمانی دارێکی زۆر نزیک 1 ملیۆن دار ڕێنراوە لە سلێمانیا پێویستی بە ئاودێری هەیە خۆشتان ئەبینن لە چاوی کامێرەکانتانەوە لە خەڵکەش ئەیبینێ کە ئەم سەوزانە هەیە ناو سلێمانیە بێ ئاو ئیدارە ناکاس وشکە بێ لە جەزرەکانە لە باخچەکانە گوڵ و نەمامێکی زۆر ڕێنراوە ئەگەر خزمەت نەکرێ بەرە وشک بوونەجێ ئەو مەسرفە زۆرەشێکە تیاکراوە بە هەدەرەچێت کاکە گیان وەڵاهی لێپرسینەوە لەم باخە زۆر کەمە ئەمە دایرەیەکی حکومەتە ئێمە منتەسیبی ئەم دایرەینە ئەم باخەین وەکو عەرزم کردن ئەو ماتۆڕەمان ئیش ناکات ئەمەمان ئەوە تا وەساوە یەک ماتۆڕمان هەیە ئەو ماتۆڕە خەلەلێکی تێ بکەوێ ئیتر نە تەنکەرمان هەیە نە ئاویترمان هەیە هیوایەتمان هیچ نییە مەگە کەرەمی خوا ئەینا بەخوا بەس ئەو ماتۆڕەمان هەیە تەوا وەڵا باخەکە وشکە بێت باخەکە وشکە بێ ساڵان ئەم کاتانە ئەم باخانە هاتێ ناوی چیمەنێکی جوان بوو ئاوی باشی بوو ئەمە بیرێ بوو ئەوە بیرێ بوو ئیسەکە ئەوانە نەماوە چیمەنەکەی ئەوە کەیبینن هەڵوەرینی گەڵاکانی ئەم درەختە دە ساڵەیە پێمان دەڵێت کە چی دیگە بەرگەی گەرما و کەم ئاوی ناگرێت هەر بۆیە پێدەچێت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەهۆی ئاونەدانی درەخت و باخەکانەوە هەزاران درەختی تەمەن دە ساڵی وەکو ئەم درەختە وشک ببن و سیمایەکی پاییزانە بە شاری سلێمانی ببەخشن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.